لە دەمێکدا لانەستیتۆی بروکینگز لە واشنگتن دەدوا کوشنێر گوتی سەرۆک دەیاوێت کاتی دروست هەڵبژێرێت هەنگاو بنێت کە ئیسرائیل جەختی لەسەر دەکات. ئەو هێشتا چاو لە چەندین ڕاستی جۆراوجۆر دەکات. کاتێک ئەو بڕیاری خۆی دەدات ئەو ئاگادارتان دەکات نەک ئەمن. بڕیاریی 1995 داوای گواستنەوەی باڵوێزخانەی ئەمریکا لە ئیسرائیل ڕا بۆ ئۆرشەلیم دەکات. بەڵام ڕێگای بە سەرۆک دەدات بە گوێرەی مەسەلەی ئاسایشی نیشتمانی هەر 6 مانگ جارێک هەنگاوەکەوە درەنجە بخات. ترامپ هێشتا بڕیارەکەی ڕانەگەیاندووە کە تووڕەی ئیسرائیل یان فەلەستینەکانی بەدووادا دێت. کاربەدەستانی ئیسرائیل یەکشەمە بە جددی داوایان لە ترامپ کرد کە بڕیار بدات لایەنی ئیسرائیل بگرێت. پێم وایە کە سەرۆکی ئەمریکا لە پێویستی هەرێم تێدەگات و دەست دەزانێت بە پشتڕاستکردنی ئۆرشەلیم وەک پێتەختی یەکگرتووی هەمیشەیی وڵاتی ئیسرائیل ئەوە شتێکە ئەو ڕایگەیان و پێم وایە بە جێبەجێکردنی ئەوە پەیامێکی گرنگ دەنێریێت. بەڵام فەلەستینەکان دەیانەوێت ئورشەلیمی خۆرهەڵات وەک پێتەختی داهاتویان بێت. سەرۆک مەحموودە بازگوتی بە فەرمیناسینی شارەکە وەک پێتەختی ئیسرائیل بۆ فەلەستینەکان عەرەبەکان و کەسانی تر پەسەند ناکرێت. پیاوێکی فەلەستینی لە بەتڵهەیم گوتی گواستنەوەی باڵوێزی ئەمریکا بۆ ئۆرشەلیم سەرنجامی بەدووادا دێت. ئۆرشەلیم یەکێکە لە مەسەلە سەرەکی و هەرە گرنگەکان لە کێشەی ئیسرائیل و فەڵەستیندا. کاتێک ئەوان بە فەرمی بناسن مانای ئەوەیە کە ئەوان بڕیارێکیاندا کە بە تەواوەتی پشتیوانی لە باڵی ڕاستی ئیسرائیل واتە سەرۆکوەزیر دەکەن کە ئۆرشەلیمی پایتەخت تەنیا پایتەختی ئیسرائیلە نەک هی فەڵەستینەکان. دوای ماوەیەکی کوردارامی لە هەریمەکە حوتی ڕابردوو فەلەستینێک سەربازێکی ئیسرائیلی کوشت و ئیسرائیلێکی ئوردەگانیشین فەلەستینێکی کوشت. بەڵام کوشنێر متمانەی دەڕبڕی کە ئەو بەڕێوەبەرایەتیە لە هەوڵەکانی ئاشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا سەردەکەوێت. سەرۆک ڕابردوویەکی درێژی لە کارکردن و ئەنجامدانی مەسەلەکان هەیە کە خەڵکێکی زۆر دەیانگوت ئەو کارانە ناکرێن. هەرە نمونەی تازە هەڵبژاردنە کە خەڵکێکی زۆر ئەوانەی کارناسی هەڵبژاردنن پێیان وابوو ئەو کارە ناکرێت و سەرۆک ڕێبازێکی جیاوازی بەرامبەر خۆکاندیدکردن گرتە بەر و سەرئەنجام سەریش کەوت. کوشنێر پێشەنجی هەوڵەکانی بەڕێوەبەرایەتیە بۆ ئاوای ئاشتی لە خۆرهەڵاتی ناوەڕاست وەدی بێت.